ڕۆژی دووشەممە هێرشێکی ئاسمانی کرایە سەر باڵاخانەیەکی نیشتەجێبوون لە شاری ڕەفاح لە کاتێکدا ئیسرائیل بەردەوامە لە هەڵمەتە ئاسمانیە سەربازیەکانی بۆ سەر باشوورترین شاری کەرتی غەزە لە ئەنیکەم 16 کەس گیانیان لەدەستدا. سەرکردەکانی ئیسرائیل دەیانەوێت بە هێرشێکی زەمینی پلان بۆ داڕێژرا و زیاتر بچنە پێشەوە، بەڵام بەرپرسانی ئەمریکا داوایان لێ دەکەن ئەو کارە نەکەن. سەلامەتی 1,500,000 فەڵەستینی مەدەنی لە ڕەفەح لە پێشینەی کارەکانی ئەمریکادایە. هەر بەردەوامین لەسەر ئامانجی هاوبەشمان کە بینینی شکستی حەماسە. هەر بۆیە باس لە ڕێبازە بەدیلەکان دەکەین بۆ بە ئامانجگرتنی ئەندامانی حەماس. لۆید ئاستن وەزیری بەرگری ئەمریکا لە دیدارەکەیدا لەگەڵ وەزیری بەرگری ئیسرائیل یۆئاڤ گڵاند هەروەها داوای لە ئیسرائیل کرد ڕێگا بە یارمەتی مرۆیی زیاتر بدات، ئەمەش لە کاتێکدایە کە برسیەتیەک لە غەزە لە ئارادایە. بەرپرسانی دیکەی بەڕێوەبەرایەتیەکە لە نێویاندا ئەنتۆنی بلینکن وەزیری دەرەوەی ئەمریکا و جەیک سەلیڤان ڕاوێژکاری ئاسایشی نیشتیمانی کۆشتی سپی پەیامی ئەمریکا سەبارەت بە یارمەتیەکان و ڕەفاحیان بە گڵاند گەیاند. تا ئێستا ڕوون نییە کە ئایا ئیسرائیل گوێ لەم هۆشداریە دەگرێت یان نا. گڵاند وتی دەیەوێت ئەمریکا گواستنەوەی چەک بۆ ئیسرائیل چرتر بکاتەوە. هەروەها باس لە پەرسە استراتیژیەکان و هاوکاریە گرنگەکانی نێوان دامەزراوەکانمان دەکەین کە سەروەری سەربازی و توانەکانی ئیسرائیل مسۆگەر دەکات. ئەمریکا ساڵانە 4 میلیارد دلار هاوکاری ئیسرائیل دەکات، لە نێویاندا 3.3 میلیارد دلار دەبێت ئیسرائیل بۆ کڕینی چەکی ئەمریکی بەکاری بهێنێت. باشترین سیناریۆ ئەوەیە کە ئەگەر ئەمریکا لە ڕاستیدا هێزی بەرچاوی خۆی بەکار بهێنێت بە شێوەیەکی تاکلایەنە و فرەلایەنە بۆ هەوڵدان بۆ هێنانەدی ئاگربەست. ڕۆژی دووشەممە ئەمریکا هێزی دیبلۆماسی خۆی بەکارهێنا بە بێلایانی لە دەنگدانە نەتەوە یەکگرتووەکان کە ڕێگای بە ئەنجومەنی ئاسایشدا بڕیارنامەیەک پەسەند بکات داوای ئاگربەستی دەستبەجێ و ئازادکردنی بارمتەکانی لەلایەن حەماسەوە دەکات. بەڵام تا ئێستا سۆرۆک بایدن ئامادەی خۆی نیشان نەداوە بۆ مەرجدارکردنی یارمەتیە سەربازیەکان سەرەڕای ناڕەزایەتیەکان کە داوای ئەوە دەکەن کۆتایی بە پشتیوانەکانی بۆ ئیسرائیل بهێنێت. بۆ راپۆرتی پاتسی وێجاکۆسوارە حەیدەر کەریم دەنجی ئەمریکا.